خاڵی دووەم ئازیزانم، برایانی عەزیزم، خوشکانی نابینام، هەمومان نەکەر ئێمەش پرۆسەی زەواج قوربانیە. ئەو کەسەی ئامادە نەبێ قوربانی بدا لە پێناوی ماڵ و منداڵی بە ئەو پرۆسە جێبەجێ نەکە، با نە قورب بە سەری خۆی بکەم نە بە ماڵی خەزورانیشی بکە. بەڕاستی ئافرەت دەبی قوربانی بدا لە پێناوی مێردەکەیدا، و مێردیش قوربانی بدا لە پێناوی خێزان و ماڵ و منداڵیدا. بابوو باپیرانی ئێمە بەو فکرە ژیان، بۆیە تاریخی توڵ و تاریخی ژیانیان چار تەلاقی تێدا نەبوو، چار کێشەی تێدا نەبوو. لەبەرچی؟ چکە بەڕاستی باب قوربانی بوو بۆ خێزانی، باب لە ماڵەوە پیاو قوربانی بوو لە بۆ خێزانی، قوربانی بوو لە بۆ ماڵ و منداڵی، و ئافرەتیش قوربانی بوو لە پێناوی پیاوەکەی، و قوربانی بوو لە پێناوی منداڵەکانی. بەس بەداخەوە ئێستا ئەو قوربانیەتە نماوە، ئەو جانفیداییەی نماوە کە ژن و مێرد بەرامبەر یەکتری بکەن. بەداخەوە سۆسیال میدیا، ئەفلامی دۆبلاسکراوی بێسەروبەر، ئەو ژیان ئەو عەولەمەی کە ئێستا ئێمە تێکەوتون، ئەو قوربانیەی نەهێشتووە. ئازیزانم، حادیسەیەک یەک دوو حادیسەی خۆشتان بۆ بجێڕمەوە. ئەمانێ کە ئامۆزای پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام، پیاوەکەی کە مرد کۆمەڵێک یەتیمی لە پاش بەزێمە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چۆ داخوازی کە ئامۆزای خۆیتی مێردی پێ نەکرد. سبحان الله، لەبەرچی؟ لەبەر خاتری منداڵەکانی خۆی کوردە قوربانی منداڵەکانی کە شەرەفی داچی موسڵمانانی لە دەستە خۆدا. خۆیەکە ببوو بای خێزانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەبوو دایکی هەموو ئیمانداران، مارەی لە هەموو خەڵک حەرام دەبوو. لەبەرچی؟ چکە داکمانە ئەمە فەزلێکە، مەرتەبەیەکە، هەم لە دونیا و هەم لە قیامەت. ئەو مەرتەبەی لە دەستە خۆدا، لەبەرچی؟ لە پێناوی ئەوەی منداڵەکانی بەخێو کرد. ئەوە مەردایەتیە، ئەوە مەردایەتی ژنێکە کە قوربانی دا.